لەسەر هەمان پەرست دەمێنمەوە زانیاری وەرجەگرم بە تایبەت لەبارەی بارودۆخی کۆژبەران ئێستا لە سنووری پۆڵەنجا بێلاڕۆس و بە تایبەت سرێژ لەبارەی چۆنیەتی مامەڵەکردنی پۆڵەنجا لەگەڵ کۆژبەران لە سەر سنوورەکانی لەگەڵ میوانەکەم بەڕێز ئاراس مەلا حەسەن ڕۆژنامەنووس لە وارشۆ لەگەڵم دەبێ. سڵاوت لەبێ، سپاس بۆ ئامادەبوونت کاک ئاراس. زانیاریم پێ بڵێ لەبارەی ڕۆژی کۆژبەران ئێستا لە سنووری پۆڵەنجا بارودۆخی ئەوان چۆنە لە ئێستادا، چ زانیارێکی نوێ هەیە لای جەنابەت؟ بەداخەوە باردۆخەکان سات بە سات بەرەو خراپتر و بەرەو ناخۆشترە ڕوا دوایەوەی لە ڕۆژی دووشەممەوە وڵاتی بیلاڕوسیا کۆچبەرانی ناچار کرد لەو شوێنەی کە لێما بوون و ناو دارستانەکان لەسەر سنووری پۆلۆنیا بیلاڕوسیا ناچاریان بکە بێنە سەر دەواازەی سەرەکی کە دەواازەی سەرەکی بینی هەردوو وڵاتی بیلاڕوسیا و پۆلۆنیا لەوێ کۆیان بکاتەوە ئەویش بۆەوەی زەختێک دروستکە بۆی کۆچبەران بپەڕنەوە و بێنە ناوەی خاچی پۆلۆنیا. لە هەمان کاتدا ئەتوانین وڵاتی پۆلۆنیا پۆلیسی پۆلۆنیا بە هەموو شێوێک دەستکراوە کراوە بە یاسا لە پەرلەمانەوە پیان و وەزارەتی ناوخۆواتوانێت چۆنی بێت مامەڵە لەگەڵ ڕەوشەکە بکات. ئەمان لە دوێنەوە کە هاتوونە بۆ سەرسنوور بۆ دەرگای ڕئیسی کە پەڕینەوەی بۆ ناوەی پۆلۆنیا ئەمڕۆکە بەداخەوە تونند و تیژی لێکەوتەوە، ینی ڕەوشەکە بەرەو بە تەواوەتی بۆچی بەو جۆرە دەستکراوە کراون، ینی هێزەکانی پۆڵەندا بەو جۆرە کە مامەڵە بکەن لەگەڵ کۆچبەراندا بۆ پێی بە تایبەتیش کە ئەمڕۆ گرژی و ئاڵۆزێکی زۆر کەوتە نێوانیان و بچەندین جۆر ئازاری کۆچبەران دەدەن، ینی هێزەکانی ئەو سەرسنووری پۆڵەنجا بۆچی بۆ جۆرە دەستکراوە کراون لە کاتێکدا کە بشێک لەو جۆرە ئازارانی کە ئەوان ئەشکەنجە و ئازاری ئەوان دەدەن گولەی پلاستیکی، گازی فرمێسک ڕێژ، ینی ئەمانە بەشێکی زۆر یانە کارانی ئەوان دیکەن پێشێلکردنی مافەکانی مرۆڤە. چۆن بۆ جۆرە دەستکراوە کراون ینی لەلایەن حکوومەتی وڵاتەکەیانەوە؟ بەتاکید بەداخەوە چونکە پۆلۆنیەکان ئەڵێن ئێمە وڵاتی خۆمان خۆشە و بەرگری لە وڵاتمان دەکەین، بەڵام کاتاڵێ ئەم کۆچبەرانە نایاساین، ئەم کۆچبەرانە کارتێکی فشارن لەلایەن بیلاڕوسیاوە ئێمە نێردراوە، دەڕێ ئەوانەوە دانوێت خاچی ئێمە بەزێن بێن ناو خاچێمەوە، بۆی ئێمە پۆلیسەکانمان دەستکراوە دەکەین کە بە هەر شێوەک بیانەوە ڕێگری لە کۆچبەران بکەن. چونکە لێرە دوو پارتی دەسەڵات بە هەموو شێوەیە بە هەموو ئەندام پەرلەمانەکە بە هەموو وەزیرەکانیەوە دژی هاتنی کۆچبەرانە، ینی تا بەردەمی ئەم پێش ئەم لێ شاوەش کە کۆچبەران بێن لە بیلاڕوسیا و بیانەوە لێرەوە بپەڕنەوە. پۆلۆنیا تاکە وڵاتی ئەوروپی بووە کە کەمترین کۆچبەری هەبووە، بە هیچ شێوێک ئامادە نەبووە کۆچبەر وەربگرێت. ئێستا کەشکامە ڕوویداوە بۆیە ئەڵێ ئێمە شەڕێکە پێمانە فرۆشن، ئێمەش بەرگری لە خۆمانەکە. لەوەدا پەرلەمان و حکوومەت دەستکراوی کردو، وەزارەتی ناوخۆی دەستکراوە کردو بەداخەوە ئەمڕۆکە بە هەموو شێوەک ئەوەی کە دوور لە یاسا بوو، دوور لە مافی مرۆڤ و پۆلۆنیا توانی بەکاری بێنێت بەرامبەر کۆچبەران. لە هەمان کاتە چەند ڕۆژێکە پۆلیسی پۆلۆنیا ئەوەی بڵاوە کاتەوە ئەڵێ ئێمە پۆلیسێکمان کوژراوە، ئەمڕۆ بڵاوی کردێتەوە ئەڵێ پۆلیسێکمان بریندار بووە، بەڵام ئامادەیە بە هەموو شێوەیەک وێنەکانە گوازێتەوە، خۆی بڵاوی کاتەوە لە پیجەکانی خۆیان لە تویتەر لە سایتەکانی خۆیان ڕسمیدا بە کەناڵەکانی خۆیان کە کۆچبەران چۆنێن پێشەوە، بەڵام ئامادە نیە هیچ بەڵگەیەکی خۆیان بداتە پێشەوە کە چۆن هێرشەکەنە سەر کۆچبەران، چۆن لە کۆچبەرە هی بەرامبەر کۆچبەرە هەمووی ئەشارنەوە. بەداخەوە هیچ میدیایەکی ئازاد ناتوانێت بێتەوە ناوچە سنووریانە بۆی ڕووماڵی ڕاستاوەکان بکات، یەکێتی ئەوروپا و سەردەم ڕێکخراوەکان ئاگادار بکاتەوە لەوەی بڵێ فەرموو ئەوە پۆلیسی پۆلۆنیا بەو شێوەیە ئەسکەندەی کۆچبەران دەدەن. بۆیە ئەمان وەکو بەرگری دەڵێن ئێمە بەرگری لە خاکی خۆم. باشە، لە پۆڵەنجا ینی تەواوی حکوومەت و هێز و لایەنە سیاسیەکان لەوێدا بە هەموو شێوەیەک ئەوانیش بابەتی کۆچبەران ڕەت دەکەنەوە و ئەوانیش لەگەڵ ئەم بارودۆخەدان کە ئەم گرژی و ئاڵۆزیە هەیە بەو شێوەیە
ئازاری کۆژبەران دەدرێت بە شێوەیەکی نایاسایی ینی پۆلۆنیا دابش بڵێن خەڵکەکەی دابش بۆ بەسەر گروپێکیان بە هەموو شێوەیە تا چەند پێشبەر لە ئێستا کەش خۆپێشاندانیان کرد ناڕەزاییان دەرەبڕی دەیان ڕێکخراوی مافی مرۆڤێ لە ناوەی پۆلۆنیا ئەوانیش پشتگیری بەڵام گروپی بەرامبەریان سەر بە پارتی دەسەڵات ئەمان بە هەموو شێوەیەک ڕەت دەکەنەوە هیچ کۆچبەرێک بێتن یعنی ئەتوانین بڵێن ئەوانەی کە پشتگیری لە کۆچبەران بکەن داوای ئەوەی دەکەن مافی کۆچبەران پارێزرا مافیان پێ بدرێت کۆچبەران وەربگیرێن کەمن یعنی پێچی کەمان زۆر نینە ناتوانن بە ئازادانە بێت شقامەکان دەنگ بگەێنن بڵێن ئێمە پشتگیری کۆچبەران دەکەین ئێمە لەگەڵ کۆچبەران و هەمان کاتا ڕێکخراوەکان و ڕۆژنامەنووسان دەیان ڕۆژنامەنووسی تالاکە لێرە کە ڕۆژانە بەداخەوە لە ژێر ناوێکی خوازراوە باوەکاتەوە لە ژێر ناوێکەوە لە میدیادا توانەداتن ناوێرن خۆیان دەربن بروی ئەترسن تووشی گرتن و ئازاردانەوە بۆیە ئەوەی دەنگی یەکەمی دژی کۆچبەران زیاتر بێ لە ناوەی پۆلۆنیا ئەگەری هەیە ڕێکارەکان توونتر بکەنەوە بەرامبەر بە کۆچبەران لەمەی کە ئێستا هەیە بەتەکید ئەمڕۆکە کە ڕوویدا و کۆچبەران هاتوونەتە دەواازەی سەرەکی بەتاکید ئامادە بن هێزی زیاتریش بنێرن و زیاتریش ڕێکارەکان توونتر بکەنەوە ئەوەش ئەگەر بێتەوە ڕوودا بەڕاستی کارەساتی زیاتر ئەگەر کۆچبەران زۆر بن لەسەرەوەی کە لەم ڕێگەی بیانە کۆچبەران کەوتونەتە نێوان دوو هێزی چەکدارەوە وڵاتێکی بیلاڕوسیا وەکو وڵاتێکی پۆلۆنیا بیلاڕوسیا بە هەموو شێوەیەک پاڵی پێوەدەنی زەختی لێکاتن بۆ ئەوەی نور ببەزێنن بێنە پێشەوە پۆلۆنیاش بە هەموو هێزیەوە بەرگری دەکات ناڵێت بێنە پێشەوەیان ئەمەی ئەمڕۆکە ڕوویا شتێکی سوپرایز بوو بۆ هەموو میدیاکانی جیهان و هەموو ڕۆژنامەنووسان کە لە باوەڕ هیچ کەسەوە و پۆلۆنیا بەو شێوەی مامەڵە لەگەڵ کۆچبەران بکات باشە پێتان وایە ئەم بارودۆخەوە پرسی کۆچبەران بەکوێ دەگا لەلایەک کە بێلاڕۆس هانی کۆچبەران دەدات کە سنووری پۆڵەنجا و خاکی پۆڵەنجا ببەزێنن و وەکو باسیشی لێوە دەکرێت بێگومان وەکو کارتێکی فشار بەرامبەر یەکێتی ئەوروپا بەکاری دێن لە بەرامبەردا پۆڵەنداش بەم جۆرە مامەڵە لەگەڵ کۆچبەران دەکا و ناهێڵێت کە بێنە ناو بچنە ناو خاکی وڵاتەکەیەوە پێتان وای بارودۆخەکە بەرەو کوێ دەگات و بە تایبەت یەکێتی ئەوروپا و وڵاتانی گیان چ کاردانەوەیکیان دەبێت یاخود ئەم ڕەوش و بارودۆخی کۆچبەران بەرەو کوێ دەبن بەڕاستی من ئەتوانم ڕاشکاوانە بڵێم ڕەوشەکە بەرەو باش ناب لەبەر ئەوەی یەکی ئەوروپا ئەکرێت بڵێن ئێستا سەرقاڵە بەوەی تەنیا ڕێگری بکات لە داواکاریەکانی وڵاتی بیلاڕوسیا تا ئێستا هیچ کۆبوونە کۆبوونەوە لە کۆبوونەوە دابوون هەمومان مێدمان وا بوو خاڵێک لە خاڵەکان کۆبوونەوەکە کردنەوەی دەرگابی کۆچبەرانیان ئەوە تا دروستکایەک تێدا بێتن بۆی بێتن گوزەرانی کۆچبەران بێت ژیانی کۆچبەران بێت بەڵام ئەم تەنیا لەسەرەوە کۆبووە کە زیاتر ئابلوقی ئابووری بخاتە سەر بیلاڕوسیا ئەو شەریکە تێرانانە کە گەشت دەکەن بۆ ناوەی بیلاڕوسیا ئەو نووسینگانەیەکەن وە پۆلۆنیاش بە تەنیا بڕیار ناداتن پۆلۆنیاش ئەندامێکە لە یەکێتی ئەوروپا بەتەکید ئەگەر یەکێتی ئەوروپا بێوێت دەرگا بڕووی کۆچبەران بکاتەوە بێوێت هاوکاری کۆچبەران بکات ئێستا لەوێ لە بارودۆخێکی زۆر خراپدان بەتەکید ئەبێ پۆلۆنیا مرکزی ئەو دیارە بێتن بەڵام ئەکێ بڵێن یەکێتی ئەوروپاش تا ئێستاکە هیچ هەنگاوێکی نەناوە و هیچ گفتوگۆیەکی ئەو توی پێشکەشی وڵاتی پۆلۆنیان نەکردووە تا بکرێتن ئاسانترین شت دەتوانێت ئەم کۆچبەرانە وەربگیرێن لەسەر سنوور لە چاوەڕوانی کەم پێشیان بۆ بکرێتەوە لەو بارودۆخی کتانی نەجاتیان بێت باتر یەکێتی ئەوروپا بڕیار بدات چی لەو کۆچبەرانە بەڵام تا ئێستا ئەمەشیان نەکرد بۆیە ئەکرێت هەموو جیهان تەنیا بۆ سیاست سەیری ئەم بارودۆخی ئێستای کۆچبەران دەکات کۆچبەران ئێستاکە بوونەتە دیاریەک لە بینوان یەکێتی ئەوروپا و وڵاتی بیلاڕوسیا تا کاتەکانیش بەسەر دەچێتن ڕۆژ بە ڕۆژ ڕۆژی کۆچبەران
خراپتر دەبێت بەدڵنیەوە لە ڕۆژان داهاتولەوەیە کێشەی مرۆی لێ بێتەوە مردن زیاتر بێتن چونکە زۆر جەوێکی ساردا لە باردۆخێکی خراپن خواردنیان لەکنێ نان و ئاویان پێ نەماوە. بەڵێ زۆر سپاس بەڕێز ئاراس مەلا حەسەن ڕۆژنامە نووس لە واشۆ لە ڕێگەی سکایپەوە بەشدار بووی لە ستودیۆ 8.